جوانم یاری خۆیگەر هەر من ماوەم لەم جێیە یاری من نایەتە چاوم خێل بۆزڕێە قیمەتی جوانی یارم هەموو مڵکی ڕانیەیە هەموو مڵکی ڕانیەیە ئاواتی دڵمی نەسکا خۆی دەبێمێ ئەسکا. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بێت. ئەمڕۆ من هاتووم بۆ هاوینە هەواری دوکان لەگەڵ نەخۆشخانەی سۆزی دەرونی و نەخۆشخانەی چرا خوشکانمان لەوێ ئەمڕۆ هاتوون بۆ سەیرانگەی دوکان و گەشتە سەیرانێکیان پێکرێن بە هاوکاری ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەڕیتانیا و هەروە ڕێکخراوی CDO و بە یارمەتی تیمی نەخۆشخانەکان ئەمڕۆ لێرە ئەو خوشکانەمان کە لە هەر یەک لەم نەخۆشخانانن هاتوون گەشتە سەیرانێکیان بۆ کرێ ئەزانین هاتنە دەرەوە بۆ ناو سروشت و هەروە گەشتکردن لە ڕووی دەرونی و سوودێکی باشتر ئەبەخشێتمەوە بۆیە تا کۆتایی ئەم بەشە لەگەڵمانە بن ئێمەش لەگەڵ خوشکانمانە سەیرانێکەکەین. ئەمڕۆ لەم سەیرانەیە کاکە ئیحسان زیرەک توانی دڵی ئەم ئەزیزانەی ئێرە خۆشکا. کاکە ئیحسان ئەم کاتۆ باشماندوو نەبی. باش یاخوا بەخێر بن سەر چاوان. شوێنەکەشە زۆر تایبەتە بەدەم ئەم ئاوە وازام گۆرانی شەوت لە دوورەوە گوێم لێ بوو. نەجوان بووە لە خۆم و پێم خۆش بوو خوێنم. یاخوا لەشە ساغ بێ کاک ئیحسان ئەمە وەکو هونەرمەندێک پەیامی تۆ وەرگرم لە کاتێکا کە تۆ هاتووی بۆ ئێرە و گۆرانی بۆ چینێکی تایبەت ئەڵێی پەیامی تۆ چییە؟ وەڵام من زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم. ئەمڕۆکە خۆم زۆر بە تایبەت بە دڵخۆش زیاد ئەزانم لەبەرەوەی هاتمەتە خزمەت کۆمەڵێک ئینسان کۆمەڵی مرۆڤ کە زۆر دڵخۆش بوون کە کاتێ من هاتمە خزمەتیان و چەند گۆرانێکم پێشکەشیان کرد. ئەو جۆرە مرۆڤانە شایەنی ڕێز و حورمەتن بۆیە ئەبێ ئێمەش کاتێ ئەوانە پێویستیان بە ئێمە بوو کەیف و شادیان ویست ئێمە ئامادە بین بەبێ بەرامبەر ببێت خوانەخوا حیسابێک بێن لە خزمەتیان نبین دڵیان خۆشکەین. چاوە خۆش بێنمونەوە زۆر بێ کاکە ئیحسان تۆ لە کاتێکا کە گۆرانیت پێشکەشی ئەوانە کرد ئەدبینی کاردانەوەی ئەوان چۆن بوو بۆ گۆرانەکان تا چەند هەستە بەوا کرد دڵخۆشن. وەڵانەتان بینیە وتان زۆر دڵخۆش میانی ئەو خانمانە بەتایبەت خانمێکیان ناوی سۆزان خان بوو لە کەیفا لە بەیانیەوە ئێوە نەهاتمون هەر هەڵدەپەڕی منیش لە خۆشی ئەوان قەتیش ڕەتمی سەریعم نەوتووە بە خۆشی ئەوان هەموو جۆرە بەزمێکم بەس بۆ دڵخۆشی ئەوان وت. هیوادارم پیان باش بێ و لێمان ڕازی بن. ماندوو نەبی کاکە ئیحسان گیانمونەت زۆر بێ زۆر سوپاس بۆ تۆ دەست خۆش. لو شراني هذا المال عندي جمود سم بروح فادي ظالم شدهم فشم دوي بدو بديان يكي بۆی کە بزانین هاتنە دەرەوە بۆ گەشت و سەیرانەکان چ سوودێک بە نەخۆشانی دەرونیە بەخشێت. ئەمڕۆ لەگەڵ خات و شەرمەنڕازی وەکو سەرپەرشتیاری پەرستاران لە نەخۆشخانەی سۆزی دەرونی زانیاری لەسەرم بابەتەوە وەرەگرین. خات و شەرمە سڵاو لێبێ ئەم کاتۆ باش بێت. تێکە باش بەخێر بێن سەر چوار سوپاس. ئەمڕۆ ئێوە نەخۆشەکانتان هێناوە بۆ نێو ئەم سروشتە جوانە و ئەتانەوێت گەشتیان پێ بکەن. بۆچی بیرتان لەوە کردەوە ئەمان بێننە دەرەوە؟ وڵی خۆی هەموو کەسێک پێویستی بەوەیە کە بچێتە دەرەوە جەو بگۆڕێ. اینجا ئەمان لەبەرەوەی تەنگەشە و کێشەی دەرونیان هەیە زیاتر پێویستیان پێەیە. سوپاس بۆخوا ینی تقریبا کە لە وەرزی بەهار و هاوینە هەفتانە ئەم دەرچوونانەیان هەیە. ئیتر جاری وا هەیە بابڵن لەلایەن خەستەخانەکەوەیە بەڵام ئەمڕۆ بابڵن سپۆنسەر بوو لەلایەن ڕێکخراوی CDO ڕێکخراوی ڕۆشنبیرانی بەریتانیا. بەڵێ باشە بگومان ئەزانین نەخۆشخانەی سۆزی دەرونی و نەخۆشخانەی تراش خزمەتێکی زۆر باشی بە توژبوانی نەخۆشی دەرونیەکان کرۆ بە تایبەتی خانمان. ئەمڕۆ کاتونەتە ئێرە چەند خانمتان لەگەڵ خۆتانە هێناوە تا چەند دڵیان خۆش بکەوتان ئەچین بۆ گەشتکردن و بۆ سەیران؟ 16 نەخۆشمان هێناوە و کارمەندەکان ئیتر بەشی ئیداری و بەشە تۆبیەکانیش بە هەموو نزیکی 45 کەس ئەبووی. زۆر باشە کەواتە شەرمەخان باسێکیەوەم بۆ بکە سوودی گەشت و سەیران بە تایبەتر بۆ کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە
چ سوودێک بەلایەنی دەرونی ئەوانە گەێنێ بێگومان سوودی هەیە لەبەرەوەی وەکوتم ئەمان ناڕەحەتیان هەیە بێتاقەتیان هەیە کێشەی دەرونیان هەیە یعنی خۆیان چاوەڕی ئەوەن کە بچنە دەرەوە خۆیان داوا ئەکەن ئەگەر بێت و هەفتەیەک نەچن یان جەروایە بارودۆخەکە ناگونجێ خۆیان داواکەن ئەڵێ با سەیران بکەین با دەرچوون بکەین باشەکەواتە کە ئێوە ئەیان هێنە دەرەوە بۆ ئەوەی کە گەشت و سەیرانەکانیان پێ بکەن ئەمان لێرە بێزار نابن هەست بە هیچ بێتاقەتیەک ناکەن داوای ئەوە ناکەن زوو بیان بنەوە تۆزێک باسی ئەوانەشم بۆ لە نەخۆشێکە بۆ نەخۆشێکی تر ئەگۆڕێ هەیەە حەزیان لێ ئێستا یەکێک لە نەخۆشەکان وتی بۆچی بە باڵی مدیرەکەمان ناڵێ کە هەتاوەکو شەو لێرە بین عادەتەن ئێمە هەتا نیوەڕۆ تا عسر لێرە ئەبین بەڵام ئەو داوای ئەکرد تا درەنگانێک ینی پێی خۆش بچەوەکە هەشیانە تااقەتیان نییە بێزار ینی وەکو هەر کەسێک هەنێک کەسی ئاسایش هەیە کە ئەڵێ لە دەرچوونە حەزەکەم زوو بڕۆمەوە حەز ناکەم زۆر بمێن نەخۆشەکانش بامان شێوە هیانە زوو بێزارە بن ئیتر کە بێزار بوون ئەبێ حرمەتی ئەوە بگرین و زوو بڕۆینەوە باشە خات و شەرمنۆک و دوایین پرسیارم لە کاتێککە ئێوە کەیان بنەوە بۆ نێو نەخۆشخانەکان هەز بەواکەن کە ئەوان لەم گەشت و سەیرانەی کە هێناوتان سوودێکی باشیان وەرگرتووە خۆتان درک بم بابەتاکەن کە ئاڕۆنەوە بۆ نێو نەخۆشخانەکان بەڵێ زۆربەیان پێیان خۆشە بە دلیلی ئەوش کە ئەچنەوە بۆ هاوڕەکانیان باسەکەن ئەومان کردووە ئەو شتەمان خواردووە لەوێ ئاوی لێ بووە پێیان خۆش و شوێنەکە ئەناسنەڵەن چون بۆ دوکان بەڵێ بەتەکی پێیان خۆشە هەشیانە نا هیچ ئیسجابەیەکیان نییە و یعنی ئەتیادی وەریەگرێ لەم بەشایە لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا گفتوگۆکەم کە ئەوانەیەکێکن لە ئەو سپۆنسەرانی کە توانیویانە ئەم خوشکە ئازیزانە بێنن بۆ ئەم گەشت و سەیرانە ئەویش دکتۆر گۆڤ ئەحمەدە ئەم کاتۆ باشکار جەنابێت زۆر سپاستانەکەم دکتۆر باسێکیەوە بۆ کە بابزانم ئێوە بۆچی بیرتان لەوە کردەوە کە ئەم جارە لەم چالاکیەتانە نەخۆشخانەی سۆزی دەرونی و نەخۆشخانەی چرا هەڵبژێرن بۆی کە بیان هێنن بۆم سەیرانە ڕاستی ئێمە مانگانە سەردانی نەخۆشخانەی سۆزی دەرونی چراکەین چکە بەڕاستی پێویستیانە ئێمە مانگانە ئاهەنگێکیان بۆ سازەکەی نیوەڕۆخوانێکیان بۆ سازەکەین کە بەڕاستی و نەخۆشخانە پێویستیان بەوەیە بگەڕێنەوە ناو کۆمەلگا پێویستیان بەوە هەیە تێکەڵای بابەتە هونەریەکان بن و نیوەڕۆخوانێکیان بۆ ئاماداکەین ئەمڕۆ شوێمان خۆش و بە هاوکاری سۆزی دەرونی و ڕێکخراوی CDO ڕێکخراوی ڕۆشنبیران هەستێ بەم کار و چالاکیی کەم ڕۆ خۆتانەی بینن زۆر باشە دەستان خۆش بکاتە دکتۆر مادام تۆ باسی لەوەکەڵی ئەمە یەکەم جار نییە چەند جارێک تر پرۆژەی جۆراوجۆرتان پێشکەش بەم نەخۆشانە کردووە لە کاتێک کاکەیان هێنن بۆ گەشت و سەیران تا چەند هەزبەوەکەن کە ئەمان زۆر دڵخۆشن لە چاو ئەو ڕۆژانی کە لە نێو نەخۆشخانەیە بەڵێ بێگومان ئەو کاتانی کە ئێمە چینە نانەخۆشخانەوە ئاهەنگێکیان بۆ سازەکەین ئەمڕۆ منەوەی دیقەتم مابێ و ببینم زۆر جیاوازترە بەڕاستی چکەم ڕە بەڕاستی هاتوینەتە هاوینە هەوارێکی بەم شێوەیە و لەو چەشنە و خواردنە کورداواریەکان و مەجموعەیە هونەرمەند لێرن مامۆستا ئەحسان زیرەک و کۆمەڵی هونەرمەند لێرە ئەم ئاهەنگە ئەجێڕن ئەمە زۆر خۆشیان دەربڕیەوە بەڕاستی ئەتوانین ئەو دوموچاوانەی کە بڵین لە ناو هۆڵەکانی خۆیانە لە ناو سۆزی دەرونیا کە هەنگیان بۆ سازەکەی زۆر جیاوازترن ئەمڕۆ هەست بە خۆشێکی زیاترەکەن دڵخۆشن بڕواب کە تیانە کە بەیانی هاتوین هەڵەپەڕێ تام دەقێر بەردەوامی هەیە بۆ ئێمە مای خۆشحاڵی و دڵخۆشیە و بەردەوامیش لەگەڵیانە ئاوی چکەوانە کە سوکاری ئێمن ئەوانە خوشک و دایک و بڕبڕی پشتی ئێمن بەڕاستی دەستەکانتان خۆش بێت مادوو نەبن بە هیوای بەردەوامیتان باسێکی شتێکی خۆشم بۆ بکە کە ئەمڕۆ لەم سەیرانەیە بەدیت کرد بێ لەگەڵ ئەم خوشکانەیە کە ئەمان لێرن چی نامۆت بەدیت کرد بەڵێ واللهی ئەوەی بەدیم کرد سەرڕای ئەو هەموو بارە دەرونیە قورسە سەرڕای ئەو هەموو میحنەت و هەموو ئازاری کە هەیەە بەشێکیان ینی هەڵستان بەس بە ئەو ئازاریان بە هەڵپەڕین دەرەبڕی ئەو ئازاریان یاخود ئەو خەمی کە لە ناخیانەیە بە هەڵپەڕین و بە نوعێک دەرەبڕی بەڕاستی کە مەشمای دڵخۆشیە بۆ ئێمە چکە دوو بەشەیە لە ئینسانە کە ئینسان خەمی هەبێ هەندێک کات بە گریان دەریەبڕێ هەندێک کات ئەو کەسە توانای دەربڕینی ئەو خەمەی نییە باڵپەرچێ یاخود بە هەر بابەتێکی کەی دەرونی دەریەبڕێ بۆیە سایکۆلۆژی لەم ڕۆوە کەسەکە مرتاح هەبێ کەسەکە باز بە بارێکی دەرونی زۆر ئاساییەکە و
مرتاحە بێتەوە لە بوارە دەرونیەکەی خۆیان. حەز لە چ ڕەنگێکە؟ سوود ئێ خاڵی مێ مۆر مێ ئەی بۆ لەبەرە نەکردو ئەمڕۆ غێر لە مستشفیان تیە أنا تلفون بۆ براکەم ئێ هاو ماڵمان شا لە دقەی ناکە بۆ سەیرانی کتر باشە لەبەریتە حەز لە ڕەنگی سوورە تۆ سەرچاوەی خۆش زۆر جوانە بە سەرچاو حەز لە کەوایە یان حەز لە هێلە کەوا سەرچاو بە سەرچاو باشە ئەی خۆش بە دڵتان خۆش بۆمڕۆ لێرە سەیرانێکی زۆر خۆشمان سەیرانێکی زۆر خۆش بووە وەڵا گوێم لێتان بگۆرانی شتاون تۆ شاکە پەڕی دنیا دەنگ خۆش زۆر سپاس زۆزان خەم بۆ گۆرانیونەوە دەمڕۆ فاخ لەم کارە لەم دنیا ژەهرە مارە یا شەڕ عوسمانی گەورە ناڵم گەیە بیارە یارم دەبن ببووکی خۆمەدەن لە سێدارە دەست خۆش بێ زۆر زۆر جوان بوو دەست خۆش هەر بژین دەستان خۆش بێم ئەوەی کە بینیتان دڵخۆشی ئەم خوشکە عەزیزانە بوو ئەمڕۆ لە هاوینە هەواری دووکار ئێمەش ئەمڕۆ زۆر زۆر دڵخۆش بووین ئینشەڵڵا هەموو کاتێکیان هەر ئاوا لە خۆشییا بێ و هەموو ئەو گرفتانی کەیان ئینشەڵڵا لەسەر دڵ و دەرونیان نەمێنێ ئێمەش هیچمان نەماوە بوو ئێوە جگە لە ڕێز و خۆشەویستی تا بینینەوەی تر ماڵتان ئاوادان بێت